سەردانی بایدێن بۆ ئیسرائیل و عەرەبستان و ئەو بابەتانەی کە هیچ ئاماژەیەکیان پێنەکرا. بایدێن سەرۆکۆماری ئەمریکا ڕۆژی چوارشەممە 22 مانگی پوشپەڕ سەردانی ئیسرائیلی کرد و دوای 4 ڕۆژ دیدار و گفتوگۆ ڕۆژی پێنجشەممە 25 پوشپەڕ لە عەرەبستانەوە گەڕایەوە بۆ ئەمریکا. لەم سەردانانەدا گەلێک تەوەری گرنگ و هەستیار لە پشت دەرگا داخراوەکان و دوور لە چاوی کامێرا و ڕایگشتی دەکەونە بەرباس و لێکۆڵینەوە و بڕیاریان لەسەر دەدرێ. ئەو ڕاگەیەنەرانەی کە بۆیان هەیە لەم دانیشتنانەدا ڕێپۆرتاژ ئامادە بکەن بە تایبەت هەڵدەبژێردرێن و متمانەیان پێ دەکەن. گومان لەوەدا نییە کە ئامانج لەو سەردانەی ئەمریکا ئەوەیە نیشانی بدات کە دەوڵەتی ئەمریکا گەڕاوەتەوە ناوچەکە بۆ ئەوەی هاوپەیمانەکانی خۆی لەوانە دەوڵەتی ڕەگەزپەرستی ئیسرائیل و شانشینی عەرەبستان و چەند شێخ و سەرۆکۆماری دیکتاتۆری تر بە پشگیریەکانی ئەمریکا ئومێدوار بکات. سەرجەم ئەو بەرپرسە سەرەڕۆ و کۆنەپەرستانەی کە لە دیدارەکانی ناوبراودا بەشدار بوون خۆیان لەوە بواردکە هێرشی داگیرکارانەی دەوڵەتی رووسیە بۆ سەر ئۆکراین مەحکوم بکەن. ئەوان کۆمەڵێک پەیوەندی بازرگانی دیپلۆماتیکیان لەگەڵ دەوڵەتەکانی چین و رووسیە شکڵ پێداوە کە لە ڕوانگەی دەسەڵاتدارانی ئەمریکاوە قبوڵ نەکراوە. گرنگترین جۆری ئەو پەیوەندی و گرێبەستانە لەلایەن شێخە خاوەن دەسەڵاتەکانی عەرەبستانەوە لەگەڵ دەوڵەتی چین واژۆ کراوە. بۆ نمونە وڵاتی چین ڕۆژانە 1,660,000 بەرمیل نەوت لە عەرەبستان دەکرێت کات دەکاتە 1 لەسەر 4 کۆی هەناردەی نەوتی ئەو وڵاتە. ڕۆژنامەی ئامریکایی واڵستریت جۆرناڵ ڕۆژی سێشەممە 24 مانگی ڕەشەمەی 1400 ڕایگەیاندکە عەرەبستان دەیهەوێت بەشێک لە نەوتەکانی بە پوڵی یوان بە چین بفرۆشێت. ئەم بابەتە زەنگێکی مەترسیدارە بۆ بورژوازی ئەمریکا لەبەر ئەوەی یەکێک لە کۆڵەکە سەرەکیەکانی هێزی ئابووری ئیمپریالیزمی ئەمریکا لە جیهاندا ئەوەیەکە دۆلار هەروە وەک دراوی سەرەکی بۆ بازرگانی و کڕین و فرۆشتنی نێودەوڵەتی بە تایبەت نەوت بمێنێتەوە. دەوڵەتی ئەمریکا لە دەی هەفتای میلادیدا لە کاتێکدا کە ئابووریەکەی تووشی قەیران هاتبوو و هەروەها پەیوەندی دۆلار لەگەڵ زێڕی پشڕان بوو هەڕەشەی لە شێخە خاوەن دەسەڵاتەکانی عەرەبستان کرد کە دەبێن نەوتەکان بە دۆلار و لە ژێر چاودێری ئەمریکادا بفرۆشن و داهاتەکەی لە ڕێگای کڕینی چەک و چۆڵی نظامی و شتی لەم بابەتەوە بگەڕێنەوە ئەمریکا. ئەم گرێبەستە لەم ساڵانەی دواییدا لاواز بوو. لەمڕۆوە ئەگەری هەیە کە ئەم بابەتە دوور لە چاوی ڕاگەیەنەرەکان یەکێک لە تەوەرەکانی ئەو چاوپێکەوتنانە بوو بێت. راپۆرتەکان باسییان لەوە دەکرد کە بایدێن بۆ سەرکەوتن لە هەڵبژاردننی 8 نوامبری ئەمساڵ پێویستی بەوە هەبوو کە دەستکەوتێکی بەرچاوی بۆ خەڵک پێبێت. ئەوەش کاتێک بەدەستداهات کە عەرەبستان و وڵاتەکانی خەلیجی فارس بەرهەمی نەوتی خۆیان بەڕادەیەکی بەرچاو زیاد بکەن و لەم ڕێگایشەوە نرخی سوتەمەنی لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کەم بکەنەوە. ئەم ئامانجە بە خێرایی نهاتە دی. گویا بەڵێن دراوە کە بەرهەمی نەوتی وڵاتانی خەلیج لە داهاتوودا زیاد بکات. لێکۆڵینەوەیەکی نوێی دانشگای مونموس کە ڕۆژی 11 مانگی پوشپەڕ بڵاو بووە نیشانی داکە متمانەی دەنگدەران بەدام و دەستگای دەسەڵات و کابینەکەی جۆ بایدێن بەڕادەیەکی بەرچاو کەم بۆتەوە و گەیشتۆتە 16%. دوایین لێکۆڵینەوەی گالۆپیش ئەم ڕاستیە دەسەلمێنێت. ئەم لێکۆڵینەوانە لەسەر 16 ناوەند و دامەزراوە کراوە و دەری دەخات کە ئاستی متمانەی دەنگدەران بە 15 دامەزراوەی گرنگی ئەمریکا و لەوانە بەرپرسانی دەوڵەت گەلێک کەم بۆتەوە و هەر ئەوەش بەیانگەری ئەو ڕاستیە کە سیستمی ئیمپریالیستی ئەمریکا لەگەڵ قەیرانێکی قوڵ بەرەوڕوە. لێرەدا جێگای خۆیەتی کە ئاماژە بە کاردانەوەی باڵەکانی دەسەڵاتدار لە کۆماری ئیسلامیدا لە ئاسەردانەکەی بایدێن بۆ ئیسرائیل و عەرەبستان بکەین. دەنگ و ڕەنگی کۆماری ئیسلامی کە بەڕواڵەت لەژێر چاودێری دام و دەستگای خامنەیدایە راپۆرتێکی سەبارەت بە وتاری کۆتایی بایدێن لە دانیشتنێکی ئەمنیەتی و پەرەپێدان لە شاری جەددا بە بەشداری وڵاتەکانی ئەندامی شۆڕای هاوکاری خەلیجی فارس، میسر، ئوردون و عێراق بڵاو کردەوە. هەواڵنێری تەسنیم سەرجەم هەڕەشەکانی ناوقسەکانی بایدێن لە دژی کۆماری ئیسلامی سانسۆر کرد. ئەم هەواڵنێریە کە لە باڵی دەسەڵاتداری سوپانزیکە
ڕۆژی جومعە 24 پوشپەڕ هاوکات لەگەڵ سەردانەکەی بایدێن بۆ عەرەبستان راپۆرتێکی تێر و تەسەلی سەبارەت بە خستنەڕووی یەکەیەکی نوێی پەهبادی ئەرتەشی بڵاو کردەوە. بەڵام ڕۆژنامەی شەرق ئەو ڕستەیە کە لە بەیاننامە هاوبەشەکەی لەگەڵ عەرەبستاندا هاتبوو کە دەڵێت عەرەبستانی سعودی و ئەمریکا لەسەر پێویستی ڕاگررتنی دەستێوەردان لە کاروباری ناوخۆی وڵاتەکان و دەستپێڕاگەشتنی ئێران بە چەکی ئەتۆمی پێداگری دەکەن سانسۆر نەکرد. سەرۆک کۆماری ئەمریکا سەرەڕای هەموو ئەو شتانی کە لە چاوپێکەوتن و ڕاگەیاندنە ڕەسمیەکاندا لە دژی ئێران ئاماژەی پێکرد بوو لە چاوپێکەوتن لەگەڵ کازمی سەرۆک وەزیرانی عێراق ئەوەشی لەبیر نەکرد کە بڵێت لە هەر هەوڵێکی کازمی بۆ کۆکردنەوەی ئێران و عەرەبستان لەسەر میزی دانوستان لە بەغدا پێشوازی دەکات. دەوڵەتی ئەمریکا هەر گوشارێکی کە دەیخاتە سەر کۆماری ئیسلامی بە جۆرێک دەبێت کە ئەم بربەستە کۆنەپەرستیە لە بەرامبەر ژنان و پیاوان و کرێکاران و کۆمەڵانی خەڵکی زەحمەتکێشدا لاواز دەرنەکەوێت. چۆن ئەگەری ڕووخاندنی شۆڕشگێڕانەی ڕەژیم بە هێزی جەماوەر ترسێکی گەورە دەخاتە دڵی کۆنەپەرستانی دژە خەڵکی لە ئاستی جیهان و لە سەرووی هەمویانەوە ئەمپریالیزمی ئەمریکا.